هەر سەبارەت با بڕیارەکانی دادگای فیدراڵی دژی هەرێمی کوردستان بەڕێز یادگار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لەگەڵمانە بێ لە سلێمانیەوە کاک یادگار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بڕیارەکانی دادگای فیدراڵی یاسایی و ببوورە یادگار خان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بڕیارەکانی دادگای فیدراڵی یاسایی و دەستورین یاخود سیاسی. ئەم کاتتان باش بەڕێزم. ڕاستیەکەی ئەوە شتێکی ڕوونە، یعنی بەس نەک تەنها ئێمە وەکو ئەندامانی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان یان قیادەمان قیادەی پارتی دیموکراتی کوردستان کە پێی وابێ ئەم دادگایە کە بڕیارەکانی صرف سیاسین، بەڵکو هەر وەکو لە راپۆرتەکەی بەڕێزیشتانە بڵێن دەرکەوت، بەڵێ کەسانی تریشەیە بڵێن لایەنی تریشەیە یا با بڵێن گروپی تر هەیە کە هین ئەکەن چۆن لێ کۆڵینەوە ئەکەن سەبارەت بڵێن بەو پرسە یاسایی و دەستوریانە لە ئاسی بڵێن نێودەوڵەتی ئەوە. هەروەها چاودێری سیاسی بڵێن عێراقی شەیە، چێ ناوخۆ چێ لە دەرەوەی عێراق کە زۆر دەمێکە ئەوانیش گەشتونەتە ئەو دەرئەنجامەی کە بەداخەوە ئەم دادگایە بە تایبەتی لەم 2-3 ساڵەی ئەخیردا ئەو بڕیارانەی کە دەری ئەکات و بە تایبەتی لەسەر بڵێن هەرێمی کوردستان سەرپێچیکردنە جارێکی تر لە بڵێن ئەو دەستورەیە کە ساڵی 2005 نووسرایەوانەوە بەحساب کە ئەم عێراقێکی بڵێن فیدراڵیە، بەڵام بەداخەوانە یعنی ئێمە گەر بپرسین ئایا بۆچی دادگای فیدراڵی بڕیارەکانی زێدە و یا با بڵێن هەڵقوڵاوی یا با بڵێن تەفسیری بڵێن مادە دەستوریەکان نیە، چونکە یەکێک لە ئیشە هەرە سەرەکیەکانی ئەو دادگای فیدراڵی لە هەموو وڵاتێک باشە یادگار خان دواتر بەوردی باس لێواکەی، بەڵام تا چەنە پێتان وایە ینی دادگاکە بڕیارەکانی بەو شێوەیە کە دیموکراسی و ئازادی لە عێراق بەرەو پێش ببات، پێتان وایە بڕیارەکانی دادگای عێراقی فیدراڵی با بڵێن هۆکار بێ بۆی کە بڕیارەکە دیموکراسی و ئازادی لە عێراقدا پاشەکشە بکات؟ نەخر بە دڵنیاییەوانە هیچ ئەو مەبادیئی دیموکراسی بە هیچ شێوەیەک لەو بڕیارانەیە هین ناکرێت، ڕەچاوە ناکرێت. بۆیە من زۆر جار لە چاوپێکەوتنی میدیاییە زۆر جار ئاماژەم بە هینێک داوە بڵێن بەو دیباجەیە داوە کە نووسیوێتی لەسەر بڵێن لەبارەی ئەو دو بڕیاری دادگای فیدراڵی چی لەسەر موچەی بڵێن هەرێمی کوردستان و چێ لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی هەرێم. ئێمە ئەگەر لەو دیباجەیە ورد بینەوەنێ ڕاستەکەی ئەم دادگایە سەری ناوە بۆ زۆر بابەتی ترسناک کە ئەگەینە ئەو دەرئەنجامەی لە ڕاستیە دەیەوێت لەو ڕێگەیەوە هین بکات، چۆنەڵێ بە جۆرێک لە جۆرەکان هەمواری دەستور بکاتەوە بە حکمی ئەوەی کە بڵێن هەمواری دەستور لە خودی دەستورە ڕێکار و هینێکی بۆ داناوە ڕێگەیەکی بۆ داناوە کە زۆر زەحمەت ئەبێ ئەم دەستورە وا بە ئاسانی هین بکرێ بڵێن هەموار بکرێ، بەڵام ئەوان چوون بە حیلەیەکی تر لە ڕێی بڵێن دادگای فیدراڵیەوە هەروەها لەو دیباجەیە کە هیچ ڕاستیەکەی پەیوەندی نییە بەسەر ئەو دوو سکاڵایی کە لەم ئەخیرانەیە لەسەر هەرێمی کوردستان زۆر بەداخەوە لەلایەن کوردەوە ئەو سکاڵایەنە تۆمار کرا، ملی کێشاوە سەری کێشاوە بە زۆر بڵێن بابەتی تر کە ئەو بابەتانەش شارۆکەوتم دەستێوەردانێکە یا جۆرێک لە هەموارکردنەوەی زۆر خەتەرە لەسەر دیموکراسی و لەسەر مافی پێکاتەکانی هەموو وڵاتاندایە. بە دڵنیاییەوە ئەگەر ئەم بڕیارانە هەر بڕیارێک ڕاستیەکەی ئەگەر بڕیارێکی با بڵێن نیشتیمانی بێ با بڵێن بڕیارێکی بڵێن عێراقی بێ کە هیچ کەسێک گومانی لەسەر ئەو بڕیارانە بڵێن نەبێت، ئەمە خۆی بۆ خۆی خزمەت بڵێن بە هین ئەکات بە وڵاتەکە ئەکا و کەس گلەیی لێ نابێ، بەڵام کاتێک کە بڕیارێک ئەبینی یا بڕیارەکان دەبینی لەو ئاستەیە و بۆ شێوەیە کە داڕێژراوە بە دڵنیایەوە هەموو ئینسانێکی عاقڵ و خاوەن منطق گومان بڵێن دروست ئەکا کە ئایا ئەم بڕیارانە
صرف لە خزمەتی عێراقایە، صرف خزمەتێکی بڵێن نیشتیمانیانەیە یان خزمەتێکە لە پێناو هەموو دانیشتوانی عێراق و پاراستنی عێراق بێ، پاراستنی کەرامەت و شکۆی تاک بە تاکی بڵێن عێراقی بێت و عێراق بەرێتە هەنگاوێکی نزیکتر. چون ئێمە ئێستا ڕاستیەکە دەتوانین بڵێن لە دیموکراسیەکی چۆنەڵی ئینتیقالیین لە قۆناغێکی ئینتیقالیین پێویست بەوە دەکا کە ئێمە وەکو هەموو پێکاتەیەکی بڵێن ئەم عێراقە بەهار هەمومان بەشدار بین لە پتەوکردنی لە بنەماکانی دیموکراسیت بۆ ئەوەی کە ئەم وڵاتە بچێتە قۆناغێکی ترەوە. باشە پێتان وانە بڕیارەکانی دادگای فیدرالی جێبەجێکردنی ئەجێندای دەرەکی یاخود ئەجێندای دەرەکی لە پشتەوەیە؟ بەدڵنیاییەوە هەروەکو ئێستا بڵێن ئاماژەم پێەیە ئەوە تا بڕیارەکانی سێر ئەەکەی کە دیسان نائستقراریەکی بڵێن سیاسی دروست ئەکە. ئەم نائستقراریە سیاسیە یا تێکچوونی شیرازەی چۆنەڵی کۆمەڵایەتی نێوان پێکاتەکان لە خزمەتی کێیە. بەدڵنیاییەوە ئێمە دەتوانین بڵێن کە ئەمە لە خزمەت ئەجێندای دەرەکیە و هیچ کاتێک خزمەت بە هاوڵاتی و بە دانیشتوانی عێراق و بە خودی عێراق وەکو دەولە ناکات. بەڵێ سواس بۆ بەڕێز یادگار محموود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق.